تقریبا نزیک 100 ئۆتۆمبیلێک بەشداری کردو ئەمڕۆ لێرە هەمووی سیاری سپۆرتن و سیاری سیباقین و بەشدارن لێرە و شۆوەکە بەردەوامە. ئەمڕۆ کار شۆمانەیە لە فابلی مۆڵ ناوەندی وەرشی کوردستان ڕێکی خسووە. زۆر سپاس بۆ ناوەندی وەرشی کوردستان کە دایمە ڕێخەری ئەم چالاکیانەیە بۆ ئۆتۆمبیل کە دراگ ڕێز درێفت و کار شۆ ئەمانەمان بۆ ڕێگەخا و سپاس بۆ فاملی مۆڵ کە ئەم گەراجە یاوە بە ئێمە کار شۆەکەی تیان ڕێ بخەین. ژمارەی ئەو ئۆتۆمبیلانی کە لە نمایشەکەیە بەشدارن چەند ئۆتۆمبیل؟ تقریبا نزیک 100 ئۆتۆمبیلێک بەشداری کردو ئەمڕۆ لێرە هەمووی سیاری سپۆرتن و سیاری سیباقین و بەشدارن لێرە و شۆوەکە بەردەوامە. ئەو ئۆتۆمبیلی تۆ ناوی چییە و نرخەکەشی چەندە لە بازاردا؟ تەوان وەگو نرخ داوای لێبوورنەکە من ناتوانم نرخ بڵام ئەمە پۆرشی 911 کارێرا فۆڕێسە من 3000 بەشداری پاڵەوانیتیم پێکردووی عێراق 2022 24 و 25 توانیمە پاڵەوانی عێراقم و کاسەکانیش لەسەر سەقفەکەیە. ینی لە چەندین پاڵەوانێتی بەشداری کردو ئەو کاسانەی و پاڵەوانێت ئەوەی پاڵەوانێتیەکانە و سییانیانی دراگ ڕێسە و دانێکشیانی باشترین وەرزشکاری ساڵە هی ساڵی 2024. هۆکار چییە کە ناتوانین نرخی ئۆتۆمبیلەکەت بڵێ؟ لەبەرەوەی لە سۆشیال میدیا زۆر تاقێتەوە قسە و باسی زۆر لەسەرەکرێ لەسەرەوە ناتوانم نرخی ئۆتۆمبیل بڵم. زۆر باشە. زۆر کات لە پێشبڕکەکان ئەبینین یاخود خەڵک لەسەر شەقامەکان ڕیسکەکەن لە کاتی لێخڕوونی ئۆتۆمبیلە. ئێوە تووشی هیچ گرفتێک نەبوون لە کاتی پێشبڕکێنەکان؟ ئێمە لە مەتار سیباقەکانمان بۆ ڕێگەخرێ لە مەتاری عەربە ناوەندی وەرشی کوردستان ڕێگەخا جادێکی گەورە و فراوانە و مەجالی ڕیسک و خەتەریاتیتیانەماوە. ئەبینی هەندێک زار ئۆتۆمبیلەکان لەسەر شەقامەکان ئەو پێشبڕکێیەکەن تا چەندەوە گونجاوە؟ ئەوە شتێکی گونجاو نیە لە ئێستا وەکو پێم وتە ناوەندی وەرشی کوردستان ئەم شتانەی ڕێخسۆ پێویست ناکات لەسەر جادە سەرکێشی بکرێ هەم سیباق هەم درێفت هەموو شتێک ڕێکخراوە ئەوەی کە شیگاوە غەڵەتی خۆیەتی چونکە بەڕاستی هەموو شتێکمان بۆ دابین کراوە لە هیچ شتێکمان کەم نییە.